جارێکی دی هات و نەهات و لێدوان و ڕاگەنراوی جیاواز لەسەر موچەی موچەخۆرانی هەرێم بۆتەوە باس و خواسی چین و تۆژە جیاوازەکان. ئەوەش لە کاتێکدایە نزیک دەبینەوە لە مانگی 9 تا ئێساش موچەی مانگی 7 موچەخۆران دابەش نەکراوە. ڕێکخەری ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت حکومەت هێرێم پاساوی داوەتە دەست ناوەند تا موچەی موچەخۆران نەنێرێت. ئێمە پۆستی سەرۆکی کۆمارمان هەیە، جێگیری سەرۆکی پەرلەمانمان هەیە، جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان هەیە، وەزیری کۆمەڵی وەزارەتی گەورەمان هەیە، نوێنەرایەتی حکومەتمان هەیە. ئێدەبە ڕێزینە واز لەوە بێنە نزیکی 150 نوێنەری کوردمان هەیە لەوێ. ئەوە خەریکی چین لەوێ با بزانین ئێوە سەرقاڵی چین، سەرقاڵی ئەجەندای حزبی و شەخسین. ئەگەر سەرقاڵی ئەوە نین 53 ڕۆژە موچە نەهاتووە. واز لە ساڵەکانی تریش بێنە، واز لە مانگەکانی تر بێنە، لە مانگ بەرەو مانگی 9 ڕۆنیشتا موچەی مانگی 7 نهاتووە. بۆ لەگەڵ گفتوگۆ لەگەڵ وەزارەتی داراییان ناکەن. دواکەوتنی موچە کاریگەری نەک تەنها بۆ موچەخۆران بەڵکو بۆ بازار و هاوڵاتیان بەگشتی لێکەوتەی نەرێنی دروست کردووە. سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی کوردستان دەڵێت بەوەی نەتوانینی دابینکردنی کرێی خانوو دایان کێشەی خاوەنمڵک و کرێچی دروست بووە. کێشەی ناوەند ساحب خانوو کرێچی گەشتە ئاسێکی زۆر باڵاکە ئەوەیە کە چۆتە دادگا و دادگای لایکردنەوە. ئەمان هەموو هۆکارم بۆ ئەوەی کە ئەم کێشانە دروست بێ. بەداخۆ زۆربەی خاوەنەکانیش لە ئێستادا چاوەڕانی کرێچەکان ناکەن و شاری دەرونیانە خەنە سەر و ئیزنیانێن و دەریانەکەن و ئەیخەنە دادگاوە. دواکەوتنی ئەم جارەی دابەشکردنی موچەی موچەخۆران لە کاتێکدایە کەمتر لە مانگێکی ماوە بۆ وادەی دەستپێکی ساڵی نوێی خوێندن. ئەوەش زەنگی وەشداری بەشێک لە مامۆستایانی بەدوای خۆی دایاناوە کە لە ئاگەری چارەنەکردنی کێشەکە بایکۆتی پرۆسەکە بێتەوە یەکێک لە بژاردەکان. زۆر جار من شتێکی پیرەمێر دێتەوە بیرمەڵێ بە چۆرە ئەدرێ مەعاشمان کەچی هەر نەزان ئەیجێڕێ ئاشمان. ئێمە کێشەیەکی گەورەیەمان هەیە، بنیادیمان هەیە کاویش نەبوونی سیستەمێکی سیاسی کارگێڕی عاقلانیە لەم سەردەمایە کە ئەمانە هاتوون حکومڕانی نازانن بکەن. دەسەڵاتی کوردی لە ماوەی ئەم 30 ساڵەی حکومڕانی خۆیان نەیتوانیوە نەزمێک نیزامێک یاسایەک شێوازێک دانێ کە بتوانێ ئەم 4-5 ملیۆن خەڵکە بەڕێوە بەرێ. لە کێشمەکێشم و ناکۆچی نێوان ناوەند و هەرێم ئەوەی بۆتە قوربانی هاوڵاتیان و موچەخۆرانن تا ئێساش ڕوون نییە ئاخۆ دەرەنجامی یەکدی تۆمەتبارکردنی ئەو دوولایەنە بەکوێ دەگات و کەی هاوشێوەی ناوەند هەموو سەرمانگێک موچەخۆرانی هەرێم شایستەدارەکانی خۆیان بەدەست دەگات. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.